کەسانێکی زۆر تەنانەت یعنی من قەت بڕوام نەکرد شتێکەوە بڵاو بێ هەر تەنانەت موبایلەکەیشم هەر جامی کردووەوەنە کەس نامە و شتی بۆم ناردووە و لە دەرەوەی وڵات لە هەر چوار پارچەی کوردستان یعنی زۆر دڵم خۆشە کە هەموو کورد پشتی منیان کرد لە هەر چوار پارچەی کوردستان نامەیان بۆم ناردووە تەنانەت خەڵکانێک لە ئەڵمانیاوە تەلەفۆنیان بۆم کردووە ئەڵێن ئێمە پشتگیرتون توانین لەگەڵ بشیان ناسی بەخوا کەسیانیش ناناسم لەخوا بەزاوێ الحەمدلەوە خۆشەویستی خوددایە کە دای بەزانتۆ بەسەر عەبدێکی وەکو من و هەروەها سپاسی هەر هەمویان دەکەم هەروەها ئەو قوتابیانیش ئێستا لە زانکۆن هیوا ئەخوازن کە من لەگەڵیان بم و زۆر قوتابی لە بەشە تووبیەکان بەشەکانی تر وتیان ئەحمەد ئێمە لەگەڵتین حەزت کرد بێ وەلای ئێمە هەر لە پشتین لەخوا بەزاوێ کە ئەو کۆمنتان نابینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەتایبەت لە پیجی سوشال میدیای 964 ئەو کۆمنتە پشتگیریان نابینی چه هەستێک تێکە ئەوان نابینی وڵای هەستێکی زۆر خۆشمەیە تا بتوانم جوابی زۆربەیەشم داوەتەوە و بەڕاستی زۆر سوپاسیانەکەم لە ناخی دڵمەوە چکە ئەوان هەرچەنە بە وەفا بوونە بۆ من یاخود بە وەفای گەلی کوردن چونکە بەڕاستی ئەوان ئەگەر خزمەتی من بکەن وەکو تا خزمەتی گەلی کوردیان کردووە چکە زۆر سپاسیان دەکەم لە ناخی دڵمەوە بەڕاستی